حرمەت خزمەت و شمەوینەرەوە شەویستان مەتی نازارە نانێ و چەنی بەرنامە و یانە باوانی جارێوەتەر یاواینمێ خزمەتتان پێی قسەکردەی سەر و بابەتێوە تازێ پێسە وارگەکان و مەراحل و پەنەیاوای زاوڕۆی. ئازیزان، پەیانەیەکە خاستەر بیاومێنە بە ئاکار و ڕەفتار و زاوڕۆی مەشیۆ وارگەکان و مەراحل و پەنەیاوای بژناسمێ. زاوڕۆ وردی تەرین هەڵەی چش هەواڵ و پەیامێوەژ ناپەنە، نەک پەی ئازاردای ئێمە بەڵکو و پەیانەیە دنیای بژناسۆ. ئاڵ جارێ خەریک و وەشکردێ و دەستپەنە یاوای بە چەنە زانایانێوەن کە ئێمە ساڵان وەختمانیانەرە تا فێریشان بیێنمێ پێسە تاقەت و سەورکردەی ڕاگیری سەر و تووڕەبیەی چارەسەری کێشە و گرفتان و چەنە یاوای هەستەکان. ئێمە پێسە ئەڵاوبابێوە زانای مەشیۆ ئینەیە بزانمێ یاگێوێشەنە جیاتی ئانەیە بە زاوڕۆی بواچم ئانە بچی پاسەمەکەری کە تەنیا هەست و گوناعیش بۆپەنە خاستەرەن بواچم قەڵژ نیەن بۆرێ بزانم چێشکەرم. هەر بەئی قسە ساڵێ جیاتی ئانەیە زاوڕۆ شەرمن بۆ وەرە و گەورە بیێ و پەنەیاوەی مەلۆ. ئازاڕۆ کە کات و هەڵەکردەی ئاگا چۆشۆ بۆ جەدماڕۆنە دڵپتەوتەر ڕازواچتەر و وەرپەرسیاتەرن فێرمەوە کە هەڵەکردەی کۆتایی ڕای نیەن بەڵکو دەستپێک و فێربیەیەن. وەختی زاوڕۆی وەمەقیژنۆ بەڕاستی زوانێوە بێژگەم ئاقیژنایشە پەی یاونای پەیام و وێژ نیەن تاواچۆ چێششن. بڕێ وەختێک کە زاوڕۆ لەنجە مەکەرۆ و ڕکە مەکەرۆ بەڕاستی تەنیا ئەوە جەش بە سەرنج و ئێمەن و تەوەجۆکردەی ئەڵاو بابێژ گەرەکەن. ئەرزاوڕۆی وە هەڵەکاریەوە مەکەرۆ نەتەنیا ناوەرپەرس و بێمەسئولیەت نیەن بەڵکو جاری نامەرحەلە و تەمرینکردەی سەر و وێپەنە یاوناینە. وەشەویستان، زاوڕۆی وە 2 ساڵە دەسەڵات وانێشە نیەن گرد و هەستەکان و وێژگیر و دەس و چەمیاریشان کەرۆ ئاسایی و تەبیعیان کە بگرەوە و بقیژنۆ یازوو ناڕاحەت بۆ و لوتەکەرۆ و بتۆریۆ. زاوڕۆی وە 5 ساڵە تازە پەنەیاوان و خەریکەن فێر و وریایی و چەنەزاناییە کۆمەڵایەتیەکانمەوە. زاوڕۆی وە 7 ساڵە تازە میاوۆنە ماناو وەرپەرسایەتی و مەزانۆ مەسئولیەت چێشن. وەدانێ هەرزەکار تازە خەریکەن دنیای سەرپۆژیا و مبهەم و ویژمەژناسۆ. وەختی ئەڵاو بابە وارگە و مەراحل و پەنەیاوای بزانان چەمەڕوانی و تەوەقعاتی چان واقعوینانە تەرمەوە. وەختی ڕەجا و تەوەقع ڕێک و بەیاگێ بۆ تووڕەبیەی مەکوشیۆرە و میانە و پەیوەندیەکێ سەقام پێڵامەکەران. هەرکەی ئێمە وارگە و مەراحل و پەنەیاوای بژناسمێ جیاتی داوەری کردەی پەنە میاومێ و دەرک مەکەرمێ جیاتی هەڕەشێ و تۆقنای و وەنەدای فێر مەکەرمێ و جیاتی جەیۆی جیاوە بیێ و فاسەڵە گرتەی فێرێ ڕەفیقی کردەی مەومێ. ئازیزانم، ویرمانە نەبوو زاڕۆ وەڵی گرچیوی هەستەکان مەفامە و دماشۆ واتە و کەلیمێ. ئەر بە تووڕەیی چەنیش ڕەفتارکەری مەژگژ مەگنۆ تەرس و ئیتر هیچ فێر نمەوە. بەڵام ئەر بە دەنگێوە هێمن چەمێوە ڕەحمین و باوشێوە واز قسێش چەنی کەرمێ ئان نەیتەر هازیش مەگنۆنە و هێز و تاقەت و زانست وازیش چن بەرابەرمەوە. بابێمێ و وەرانوەر و هەر سەرامێوە وێمان نەکەرم بە قازی پەیگیان و زاوڕۆی بەڵکو هامڕایوە بێمێ پێی ئاسایشیش. وەروانەیە هەر ئی زاوڕۆ سەوای گەورە ساڵێوەن کە ویش
دنیای وەشتەر و هێمنتەر مەکەرۆ. سپاس و دەستوەشیتان مەکەر و کە تا کۆتایی بەرنامەکەیمان چەنیمان بێدێ. تا بەشێوە تەرجە یانە باوانی بە خوڵای گەورەی تامەسپار و